خۆشەویستان، هەموو کاتێک ئیماندار پێویستە لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکدا، لە هەموو تەنگانە و موسیبەتێکدا ئینسان متمانەی تەواوی بەخوای گەورە هەبێت، چونکە خوای گەورە هەموو شتێکی لە ئاسانە. کاتێکە نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم 950 ساڵ بانگەوازی قەومەکەی خۆی کرد، بەڵام بە قسەیان نەکرد ئیلا کەمێک نەبێ. خوای گەورە دەفەرمێ فدعا ربه أني مغلوب فانتصر ففتحنا أبواب السماء بماء منهمر تاكو تاي آياته. هر أوندي نوح پێغەمبەر صلى الله عليه وسلم دعای کرد لە خوای گەورە پاڕایەوە، بێزار بوو، بێتاقەت بوو، بەدەست گەلێکەوە 950 ساڵ گوێت لێ نەگرن. خوایە گیان من مەزڵومم، ئەمانە بەڕاستی خراپن، سەرم خا، سەرکەوتوم کە یا رب العالمین. خوای گەورە سەری خست لە ئاسمان و لە زەویەوە ئاو ڕژایە خوارەوە، لە ئاسمان و ئاو هاتە خوارەوە، لە زەویشەوە ئاو هاتەبان، بەڵام زۆر زۆر بەبەقوتی، هەمووی تەقی. بەبەستمان چییە؟ نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێککە ئەم دوعای کرد خوای گیان سەرم خا، ئەوە بە دڵیدا نەهات، ئەوەی نەدەزانی کە خوای گەورە بەهۆی دوعاکەیەوە هەموو بوونەوەر، هەموو خەڵکی سەر زەوی دەخنکێنێ. ئەوە بە دڵیدا نەهات بەهۆی دوعایەکەوە خەڵکی سەر زەوی هەمووی بخنکێت، ئاو بڕاتە سەر و شاخەکان، بۆیە دوعا بەکەم مەزانە. ئەوە بە دڵیدا نەهات نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە بەهۆی دوعاکەی نوح پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەموو خەڵکی سەر زەوی دەخنکێنێ، هیچ کەسێک نامێنێ ئیلا ئەوانە نەبێت لەناو کەشتێکەتان. بۆیە بەردەوام سیقە و متمانەی تەواوت بەخوای گەورە هەبێت، دوعا بکە و جێبێ هێڵە بۆ خوای پەروەردگار. کاتێک ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فەرمانی خوای گەورە لە خەویدا پێیان وت کوڕەکەت ئیسماعیلی کوڕت سەلامی خوای لەسەر بێ سەر بڕە، بەڕاستی موسیبەتێ گەورەیە، یەک مناڵێکت هەبێ، تەنها یەک کوڕت هەبێ، پیر و بەتەمەن و ئەختیار بی، خوای گەورەش فەرمانت پێ بکات کوڕەکەت بە دەستی خۆت سەر بڕە. موسیبەتێ زۆر گەورەیە، موسیبەتە، بەڵام ئەگەر کەسێ سەری بڕێ لەوانەیە موسیبەتەکە سوختر بێ لەوەی کە خۆت بە دەستی خۆت جگەر گۆشەی خۆت سەر بڕە. کاتێک کە خوای گەورە ئەم فەرمانەی کرد بە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەودا کە خەوی پێغەمبەران و وحیە سەلامی خوایە لەسەر بێ، بەڵێ چەقۆی تیش کرد، چەقۆی حازر کرد بۆ سەربڕینی جگەر گۆشەکەی خۆی، سەلامی خوایە لەسەر بێت. بەڵام نە پێغەمبەر ئیبراهیم صلی الله عليه وسلم نە ئیسماعیل صلی الله عليه وسلم هیچ کەسێک لەمان بە دڵیدا نەدەهات، ئەویان نەدەزانی کە خوای پەروەردگار تاقییان دەکاتەوە، ئەوە هیچ بەڵام ئیشەکە سەر ناگرێت. بە دڵی ئیبراهیم پێغەمبەردا نەهات صلی الله عليه وسلم کە کوڕەکەی بۆ دەگەڕێتەوە، بە دڵیدا نەهات کە خوای گەورە بەرانێک دەوێنێت لە جیاتی ئیسماعیل سەری بڕێ، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. بۆیە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دڵیدا نەهات کە خوای گەورە دڵخۆشی دەکات بۆی کە بەرانێکی بۆ دەهێنێرێ. بۆیە هەموو کاتێک لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا متمانەی تەواوت بەخوای گەورە هەبێت. ئیبراهیم صلی الله عليه وسلم چەخۆی تیش کردووە دەینێ لە منی کوڕەکەی، کوڕە چاکەکەیشی ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێت، دەفەرمێ یا ئەبەتی افعل ما تؤمر ستجدوني إن شاء الله من الصابرين. باوكيان يا أبتي، باوكيان رحمة بيمك، چەقۆ بهێنە من لەبدا، چونکە فەرمانی خوایە. ئینسانی ئیماندارە بێ ئاوا بێ بخوا، باوەگیان ڕەحمم پێ مەکە، ئینشاڵڵا من دەبینی لە ژێر چەقۆدا خۆڕاگر دەبم، چونکە فەرمانی خوایە. بەردەوام متمانە بەخوا هەبێ، لە هەموو ناخۆشی ناڕەحەتیەکە متمانەت هەبێ کە خوا ڕزگارت دەکات و دڵخۆشت دەکات. هەروەکو چۆن ئەم دوو پێغەمبەر خۆشەویستی سەلامی خوای لەسەر دڵخۆش کرد، هەموو کات متمانەت بەخوای گەورە هەبێت، بێ ئومێد مەبە هیچ کاتێک لە ژیانەدا. بەڵێ
كاتك المصطفى محمد صلى الله عليه وسلم للشودا للقرآن دا لتنشو نباس كلا والرقاي دا كد لقل خيزان من ضالكاني دا لا يكشوي تور خواهي قرد فهمي آقري كي بيني نوري كي بيني أو آقري بيني بمن ضالكاني فرمو إيوه بو وستن دروم هوالك دهينم لا يؤاقر بزام أو كساني كين لا يؤاقركن وپارچە ئاگرێکیش دێنن بۆ ئەوەی کە خواردنی پێ دروستکەین چونکە شتێکی پێ نەبووە کە ئاگری پێ بکاتەوە سەلامی خوای لەسەر بێت کاتێکە موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم ژن و مناڵەکەی بەجێ دەهێڵێ دەکەوێتە ڕێ بەرەو لای ئاگرەکە ئەوە بە دڵیدا نەدەهات کە دەڕوات لەگەڵ خوای گەورەدا قسە دەکات خوای گەورە و میهرەبان قسەی لەگەڵا دەکات گوێی لە فەرمایشت و فەرمانی خوا دەبێت ئەمە بە دڵیدا نەهات ئەو ڕۆشت ئاگرێ بێنێ بۆ مناڵەکانی بەڵام تۆ نازانی خوا چی بۆ تۆ داناوە بۆیە تۆ فەرمانی خوا جێبەجێکە هەموو کاتێک متمانەی تەواوت بەخوا هەبێت چونکە لە خوا بەڕەحمتر و زاناتر و داناتر نییە لە هەموو ناخۆشی و ناڕەحەتێکا تەنها خوات لەبێت قەبر و دار و بەرد هیچ بۆ تۆ ناکە پیاو خراپ و پیاو چاک هیچ بۆ تۆ ناکە متمانەت بەس بەخوا هەبێت نەک بە دار و بەردێک چونکە دار و بەردەکە لە تۆ داماوترە بۆی احتیاجی خوای گەورەیە بەڵێ موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بە دڵیدا نەهات بەرەو لای خوای پەروەردگار دەڕوا قسەی لەگەڵا بکات بەڵێ خوای گەورە فەرمووی کاتێکە لە ئاگرەکە نزیک بووە فەرمووی ئەی موسا سەلامی خوای لەسەر بێت نەعلەکانت پڵاوەکانت داکەنە چۆن لە شوێنێکی پیرۆزدایی گوێی لە دەنگی خوای پەروەردگار خوای گەورە کردی بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت خوای گەورە ناردی بۆ لای فیرعون بۆیە هەموو کاتێ متمانەت بەخوا هەبێت ئەو بۆ ئاگر ڕۆشت بەڵام خوای گەورە شتێکی زۆر گەورەی پێبەخشی زۆر لەوەی کە تۆ داوای دەکەی خوا پێتی دەبەخشێ بەڵام لەگەڵ خوادەم ڕازگۆ بۆ متمانی تەواو بەخوا هەبێت یونس پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە لە قەومەکەی ڕای کرد لە شاری مووسڵ کە کۆمەڵێک ڕیوایەت هاتووە لە مێژوودا کە مووسڵ هەمووی کورد بووە ئەو میلەتە کورد بوون کە یونس پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردن بڕۆ چەند ساڵێک لەمەوە پێشترێکە هەمووی کورد بووە یونس پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە حوتەکە قوتی ئەدات بە فەرمانی خوا لەناو ئەو تاریکێدا تاریکی مەعیدەی نەهەنگێک تاریکی بەحر تاریکی شەو لەگەڵ ئەم هەموو تاریکێدا خوای گەورەی لەبیر نەچوو بێئومێد نەبوو بێ وەڵڵاهی ئەو ناخۆشی و ناڕەحەتەی کە تۆ تووشت دەبێ بەقەت ئەوە گەورە نییە چونکە تۆ ئێستا موسیبەتێک تووشە بێ خەڵک گوێی لێتە خەڵک ئەتبینێ بەڵام کەسێک لە ناو سکی نەهەنگێکا بێ هیچ کەسێک جگە لە خوا نایبینێت بۆیە گەورەترین موسیبەت هیچ کەسێک نازانێت شوێنی کوێ بەڵام لەوێدا هیچ کاتێک بێهیوان نەبوو اعتیزاری هێنایەوە عوزری هێنایەوە و فەرمووی فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين دعاي كرت كخواي من ظلم كرت تو تاكو تنهاي الشريك وهاولتني الرحمة مليبكا خواي قورا رحمي ليكرت فمن فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين إما والله يونس بيغمر ما دايا وسلامي خواي لسبيه نهنگا كفري دايا بسلامتي ولو غمو خمو خفت رزقار من كرت وبهمان شيوه خواهي قرد فهميه إيمان دارانيش رزقار دكين لكاتي تنقانا دا بو مرجي شريك بو خواب رياد ندن شكا فرمي لا إله إلا أنت هيش خواهيك نيه إلا تونا بيه خواهيك تاكو تنهايا دارو بردك چيري بفاريتوا دقيرنو دلين پیاوێک هەبوو شو دەرگای مەرقەدێکی دزی چۆن دەڵێ مەرقەدانی کە ئەمڕۆیە پەنا بخوا کراون بە شەریکی خوا ئەو مام حاجەی کە دەڵێ قل هو الله ئەحەد خوا تاکو تەنهایە دەچێت لەو داروبەرد و قەبرە دەپاڕێتەوە دەرگای ئەو قەبرەی دزی ئەو مەرقەدەی دزی
خەڵکی ئاوای لێی کۆبوونەوە وتیان تۆ شتی وا چۆن دەکەی دەڕۆی ئەو قەبرە ئەو مەرقەدە دەرگایەکی پێ و دەرگاکەی دەدزی ئەم پیاوەش وتی ئەو پیاو چاکە خۆی دەرگاکەی داوە بە من وتیان چۆن شتی وا بێ ڕاست ناکەی پیاو چاک چۆن دەرگادا بە تۆ ئەو ویستی تێیان بگەێنێ بەڵێ خۆی بە منی بەخشیوە قەبری خۆی و مەرقەدی خۆیتی و دەرگاکەی بە من بەخشیوە وتیان شتی وا نییە ڕاست نییە ڕاست ناکەی پیاو چاک چۆن نەتوانێت دەرگای بە تۆ ببەخشێت لەگەڵ تۆ قسە بکە ئەوێتی باشە ئەگەر نەتوانێت دەرگای بە من ببەخشێ بێگومان قسەکەی من ڕاست نییە بەس ئەمەوێت تێتان بگەێنم چۆن دەتوانێت مناڵ بە خەڵکی ببەخشێ چۆن نەتوانێت خەڵکی لە ناخۆشی و ناڕەحەتی ڕزگارکە باوەڕتان بەوە نییە دەرگایەکان پێ بەخشێ چۆن باوەڕتان بەوەی لە ناڕەحەتی و ناخۆشی ڕزگارتان کە کەواتە ئینسانی عاقڵ و تێگەشتوو خوا دەناسێ متمانەی بەخوایە بەس لە هەموو تنگانێکە متمانەت بەخوا بێ دڵنیا بەخوا ڕزگارت دەکات بەس لەخوا پاڕێرەوە چکە غەیری خوا هیچ کەسێک دەسەڵاتی نییە یا ربی خوا لە گوناحکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ربی خوای ئاخرمان بەخێر بگێڕی ئامین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه كاتك يا خمر يوسف سلامي خواي للسربي خواي قورا للسجن رزقاري كرت خواي قورا ميربان بايكي بهيزي ننات درقاي سجنك بشكيني وهميان بين درو خواي قورا ميربان فرماني نكر بدل ديواركان هميش تان شق برنو باس سجنكان ويوسف بين درو سلامي خواي للسربي خواي قورا وشتي نكت نفرمانی بەباکرد دەرگاکان بشکێنێ و دەرگای سجنەکان نەفەرمانی بە دیوارەکانیش کرد کون بن و شەق بن و هەمویان بڕۆخێن و ئەوان بە سەلامەتی بێنە دەرەوە کە پێغەمبەر یوسف ئەیگەرەوانە سەلامی خوای لەسەر بێ بەڵکو خوای گەورە خەوێکی نات بۆ خەیاڵ و بیری پاشای میسر خەوێکی بۆ نات خەوێکی بۆ نات هیچ کەسێک نەیتوانی ئەو خەوە لێک بداتەوە حتى يوسف يا غمر سلامي خوای لەسەر بێ و لە قورئانە باس کراوە خەوەکەی لێکدایەوە بۆیە ئەمە بە خەیاڵیدا نەدەهات یوسف یا غەمەر سەلامی خوای لەسەر بێ کە خوای گەورە خەوێک بە پاشا پیشان بدات و تەنها ئەویش بتوانی لێکی بداتەوە ئەمە بە دڵیدا نەهات سەلامی خوای لەسەر بێ و ئەوە بە دڵیدا نەهات کە دوای ئەم خەوە دەبێتە وەزیری دارایی دەبێتە وەزیری مالیە لە وڵاتی میسردا بەوە خوای گەورە بەرزی کردەوە کەواتە تۆ نازانی خوای گەورە چی بۆ تۆ داناوە لە سجنا بوو بەڵام ڕۆژێک بووە وەزیری دارایی هیچ کاتێک بێ مەبە خوا لە دنیاش ئەگەر تووشی ناخۆشی ناڕەحەتی بکات لە قیامەت بەرزت دەکاتەوە بەس بۆ مەرجەی تۆ بەندەیەکی چاک و ڕاستگۆ بی لەگەڵ خوای گەورەدا بۆی ئەوەی کە بە دڵی تۆ دانایە مەرج نییە دەستت نەکەوێ زۆر شتێ بەدڵمانە نەهات و خوا پێمانی بەخشیوە زۆر شتیشەیە حەزمان لێ بۆ خوا پێمانی نەبەخشیوە چونکە خێریتیان نەبوو بۆ ئێمە خوا دەزانێت چی بۆ تۆ باشەوە چی بۆ تۆ خراپە بە هەموو بەشێکی خوا ڕازی بۆیە هەموو کاتێک متمانەت بەخوا هەبێ لە هەموو ناخۆشی ناڕەحەتیەک موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە خوای گەورە باسی دەکات لە سوورەتی قەسەس و شوێنەکانی تریشدا بە هەمان شێوە کە بێگومان فیرعەون چی دەکات مناڵی کۆرپە سەر ئەبڕێ مناڵی بچووک ڕۆژێکە دوو ڕۆژە لەدایک بۆ ئەوەی کوڕ بێ هەمووی سەر ئەبڕن هەمویان دەکوژن بۆچی لەبەرەوەی موسا دروست نەبێ سەلامی خوای لەسەر بێ چکە خەوی بینیوە کەسێک دێت ناوی دەبات فیرعەون ئەم هەموو جەریمە و تاوانەی کرد بۆ ئەوەی موسا دروست نەبێ سەلامی خوای لەسەر بێ بەڵام قەدەری خواوا بوو دایکی کاتێکە مناڵەکە دەکاتە شتێکە و ناو ئاوی نیلا دەڕاتە ماڵی فیرعەونەوە قەدەری خوای گەورە وایە هەموو کاتێ متمانەت بەخوا بێ ئەبێ ئەو کەسەی کە فیرعەون بە پشتیوانی خوا و بەویستی خوا لەسەر دەستی بە هیلاک دەچێ ئەبێ لە ماڵی فیرعەونا گەورە بێ جا کاتێ موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ مناڵێکە لەناو شتێکا دەڕۆشتووە دەڕاتە ماڵی فیرعەونەوە
ئەم مناڵە برسیەتی سەلامی خوای لەسەر بێ دەست ئەکا بە گریان زۆرەگری. ئاسی خێزانی فیرعون کە ئیماندار بە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمان دەکات بڕۆن هەرچی ئافرەتێک مناڵی هەیە شیردەرە بۆمان بانکن بزانن شیری کێ ئەخوا ئەم مناڵە نابێ برسی بێت. بەڵێ سبحان الله هەرچی ئافرەتەیە کە شیری هەیە کۆی ئەکەنەوە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ شیری یەک مناڵ ناخوات، یەک ئافرەت ناخوا عەفو شیری یەک ئافرەت ناخوات بە هیچ جۆرێک. بێگومان گریانی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کۆشک و تەلاری فیرعون دەگرێتەوە. ئاسیە لەولاوە مەشغوڵە، حرەسەکان مەشغوڵن، ئافرەتەکان هەموویان دێن شیرە دەن و مەشغوڵن. ئەم هەموو شتە دروست بۆ بەهۆی چیەوە؟ ئەم هەموو کێشە و ناخۆشی و ناڕەحەتی دروست بووە، ئەم هەموو چۆنەڵی مەشغوڵ بوونە دروست بووە لە ماڵی فیرعونە. هەمووی مەشغوڵە، هەر هەموویان مەشغوڵە، سەرقاڵن، هەر هەموویان سەرقاڵن بەهۆی ئەوەی کە خوای گەورە دەیەوێت دڵی کەسێک خۆش بکە لە دەرەوەی قەسرەکەی کە دایکی موسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر. موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت دەگری، بەڵام خوای گەورە شتێتری داناوە. دایکی موسا سەلامی خوای لەسەر بێ ئەوەی بەدڵدا نەهات کە ڕۆژێک دێ مناڵەکەی بۆ دەگەڕێتەوە تا خوای گەورە وەحی بۆ نات کە مناڵەکەت بۆ دەگەڕێنمەوە، دەترسا مناڵەکەی بکوژرێ. بەڵام دوایی مناڵەکەشی بەخێو کرد کە مناڵی خۆیەتی، بەڵام نەفەقەکەی لەسەر فیرعون و دارودەسەی فیرعون. سبحان الله ئەوان گەورەیان کرد وەکو مناڵی خۆیان، ئەو مناڵەمان بۆ بەخێرکەوە شیری بەرێ و مانگانەش ئەو ئەتەنێت. سبحان الله بۆیە هەموو کاتێک متمانەت بەخوا بێ لەبەر خاتری دڵی ئافرەتێک خوای گەورە ئەو هەموو خەڵکەی مەشغوڵ کرد. شیری هیچ ئافرەتێکی شیر نەگرت ئیلا دایکی نەبێ. کاتێک کە دایکی هات یەکسەر شیرەکەی دایکی کرد سەلامی خوای لەسەر بێ. بۆیە هەموو کاتێک متمانەت بەخوا هەبێ لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکە تەنها داوای یارمەتی لەخوا بکە. خوا هەموو شتێک بەلایەوە ئاسانە. زەکەریا پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوێکی بەتەمەن چۆتە ساڵەوە، ئەختیار بووە، خێزانەکەشی پیرێژنە، بەڵام هەتا ئێستا خوا مناڵی پیان نەداوە. یا ئێستا گەر ئەختیارێکی بەتەمەن عمری 60 ساڵ 80 ساڵ بێ بپاڕێتەوە بڵێ خوایە مناڵم دەری خەڵ گاڵتەی پێکە. گاڵتە مەکەن، هەموو شتێ لای خوا ئاسانە. خوای گەورە فەرمی هو عەلەیە هەین. ئەی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لای من زۆر ئاسانە خێزانت پیرێژنە مناڵتان بدەمێ. گاڵتە بە کەس مەکە، لەوانەی دوعایەک لێ بکە تۆ گاڵتەت پێ بێ خوای گەورە تۆڵەت لێ بکاتە. هەموو کاتێک متمانەی تەواوت بە خوای گەورە هەبێ. بەڵام ئەم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ بێهیوا نەبوو لە کاتێکە خۆی و خێزانی پیرێژن و پیرەپیاوێت یعنی مێردەکەت بە تەمەنە، خۆی خێزانی بە هەمان شێوە بە تەمەنە. ئەمە هەموو کەسێک تەسەوور ناکەم مناڵیان ببێ، بەڵام لای خوا هەموو شتێ ئاسانە. بۆیە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر کە باسمان کرد خوای گەورە چۆن ڕزگاری کرد لەو هەموو ناخۆشی و ناڕەحەتیە و هەموو پێغەمبەرانی تری سەلامی خوای لەسەر بێ بە هەمان شێوە بێگومان زەکەریای سەلامی خوای لەسەر بێ بە هەمان شێوە خوای گەورە دڵخۆشی دەکا وەکو پێغەمبەرانی تر سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە فەرمێ وزەکەریا إذ نادى ربه ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين. زەکەریا سەلامی خوای لەسەر بێ فەرمی خوایە گیان بەتەنها مەمهێڵەوە چونکە مناڵم نییە، تۆ باشترین کەسێکی ئەی خوای پەروەردگار کە منداڵم پێ ببەخشی. بۆ پیریە دوعایەکی نهێنی کرد إذ نادى ربه نداء خفيا، بە نهێنی دوعای کرد، کەس گوێ لە دەنگی نەبوو، بەڵام دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە. خوای گەورە چی پێبەخشی؟ ئەوەی کە خوای گەورە بە زەکەریا پێغەمبەری بەخشی سەلامی خوای لەسەر بێ کە یەحیایە سەلامی خوای لەسەر بێ بە دڵی زەکەریادا نەهات و نەیدەزانی خوای گەورە منداڵێکی کوڕی پێدەبەخشێ هەم دەبێتە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و هەم خوای گەورە خۆشی ناوی دەنێ. یەحیا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دایک و باوکی ناوێ نەنا، خوای گەورە ناوی نە. ها خوای گەورە چەندێ بەدەسەڵاتە بەردەوام متمانەت بەخوا هەبێ. ئەمە بە دڵی زەکەریادا نەها سەلامی خوای لەسەر بێ مناڵێکی ئاوا خوای پێ ببەخشێ. پێغەمبەری خۆشەویستە فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی
یا گوناه بە دڵیان نەهاتبێ یا کردوویەتی یا بە دڵی داهاتووە. بەڵام یەحیای کوڕی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە ژیانیدا هەتات و سەریان بڕی، چکە کابرایەکی پاشا هەبوو بەتەما برازایەکی مارەکە برازە تەمەن پێی ناشێ وەکو خوشکی وایە وتی ئەو ئافرەتە مارە دەکەم کە برازامەوە تەمەن وەکو خوشکی وایە. یەحیا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ڕازی نەبوو، فەرمیشتی وا نابێت کەسێ برازای خۆی مارەکە لەسەر ئەو سەریان بڕی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم یەحیای کوڕی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە ژیانیدا نە گوناحی کردو نە گوناح بە دڵیشی هاتووە. وإخوة خوای گەورە دەفەرمێ وسلام عليه يوم ولد ويوم يموت ويوم يبعث حيا. سلامی خوا لەسەر یەحیا بێ ئەو ڕۆژەی کە لەدایک بوو، ئەو ڕۆژەی کە دەمرێ، ئەو ڕۆژەی کە زیندوو دەبێتەوە. خوای گەورە ئەوەی پێبەخشی پیرەژن و پیرەپیاوێک مناڵێکیان پێ دەبەخشێ، بەڵام چۆن مناڵێک نمونەی منداڵ سەلامی خوای لەسەر بێ هەموو کاتێ متمانەت بەخوا هەبێ، مەڵێ نەخۆش و خوا شیفام نادا، مەڵێ منداڵم نییە خوا منداڵم ناداتێ، هەموو شتێ لای خوا ئاسانە. هەموو کاتێک متمانە و سیقەی تەواوت بەخوای گەورە هەبێ تەنها داوای یارمەتی لەخوا بکە. دەسەڵات تەنها لای خوایە، لای هیچ بەندەیەک نییە. بەڵێ مەریەم پێغەمبەر کە کوڕەکەی پێغەمبەر بوو سەلامی خوای لەسەر بێ کە ناوی عیسایە، مەریەمیش تەمەن وەحی بۆ هاتووە بەڵام پێغەمبەر نییە، چونکە خوای گەورە دەفەرمێ هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ ئافرەت نەبوونە. مەریەم سەلامی خوای لەسەر بێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەڵاکی زۆر گەورە بوو، بەڵایەکی زۆر گەورەی بەسەرات. بیهێنە بەرچاوی خۆت ئافرەتێک پیاوی نییە، مێردی نییە، ئێستا حامیلەیە و مناڵی بووە. مناڵێکی بێ باوک تۆمەتی زینایان داوە پاڵی وتیان تۆ زینات کردووە. زۆر بەڕاستی بەڵایە قورسە ئافرەتێکی ئیماندار سەلامی خوای لەسەر بێ تووشی ئەم بەڵا گەورە دەبێت. تۆ زینات کردووە، بۆ وات کرد، بۆ وات نەکرد، باوکت وانە بوو، براکەت وانە بوو، ئەخر زۆر قورسە بەڕاستی. بەڵام مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوە بە دڵیدا نەهات، ئەوە بە فکریدا نەدەهات، ئەوەی نەدەزانی کە خوای گەورە مناڵەکەی دەهێنێتە زمان کە شایەتی بدا دایکی پاک و خاوێن. ئەمە بە دڵێ نەهات. مناڵێکی ساوە و کۆرپە تازە لە دایک بوو بەو شێوەیە بێتە زمان قسە بکات کە عیسا پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە فەرمووی قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا. أي خەڵکی نەگوێ بگرن دایکی من پاکە، من عەبدی خوام، خوای گەورە کتابم پێ دەبەخشێ و دەشمکا بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت، چونکە ناکرێ پێغەمبەر بێ و نەعوذ بالله مناڵی زینا بێت. ئەمە بە دڵی ئەو کەسەدا نەهاتووە کە بەڕاستی کەسێک خوای گەورە یارمەتیدا بەم شێوەیە، بە دڵی کەسا نەهاتووە، بە دڵی ئەو کەسانش نەهاتووە کە لە دەوریبەری ئەم ژن و منداڵە بوونە، و بە دڵی ئەم ئافرەتەشا نەهاتووە کە لە هەموو لایەکە تۆمەتی وە دروستەکەن، بە دڵی هیچ کەسێکا نهاتووە شتە. بەڵام لای خوا هەموو شتێ ئاسان. بۆیە دەڵێ من پێغەمبەرم، ئەمە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و دایکم پاک و خاوێنە، من بە فەرمانی خوا دروست بووم. ئەمە بە دڵی مەریەمدا نەهات سەلامی خوای لەسەر بێ، بەڵام هەموو شتێ لای خوا ئاسانە. بۆیە هەموو کاتێک متمانەی تەواوت بەخوا هەبێت، سیقەی تەواوت بەخوا هەبێت، دڵنیا بە لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکە خوای گەورە فریاد دەکەوێت، خوای گەورە ڕزگارت دەکات. لە کۆتاییدا دەڵێم بێگومان هەمومان پێویستمان بەوەیە هەموو کاتێک متمانەی تەواومان بەخوا بێت. هیچ کاتێک لە ناخۆشی و ناڕەحەتیە هیچ شتێک بە قورس مەزانە کە داوایەکە لە خوای گەورە. هەر چیت بەلاوە گرنگە داوای بکە، هەر چیت پێویستە داوای بکە، چونکە هیچ شتێک لای خوای گەورە گران نییە، قورس نییە، لای من و تۆ قورسە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كتو. يا ربي خوايا أواني لمالو لنخوش خانة كان كوتون ونخوش خوايا الشفاء عن بدي. يا ربي خوايا هيمني وآرامي والله من ببهار يسي.
خواهیان لەم شەڕ و بەڵایە بە دوورمانکەی خوایەگەن ئەوانەی زوڵم لە موسڵمانان دەکەن خوایە هەرچەنەی بەهێزن خوایە بێهێزیان کە دەستیان بشکێنە خوایەن قووەت و دەسەڵاتیان بشکێنە یا رب العالمین خوایەن ڕەحم لە موسڵمانانیش بێ لە هەموو وڵاتەکان کە زوڵمیان لێ دەکرێت ئێمەش لە شەڕی جوولەکە و بێدینەکان بپارێزی یا رب العالمین خوایەن ئەوانەی نەخۆشن شیفایان دەی ئەوانەی کێشیانێ بۆیان حەلکەی خوایەن ئاخرمان بەخێر بگێڕی لەسەر ئیمان و تەقوا بمانژێنی ببامرێنی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.